بەڕای من ئەوە ئوسلوبێکی هەر جوان نیە بۆ دادگا لەگەڵ ڕێزم بۆ دەریشەوە جوان نیە هەموو ئافرەتێک ئەو ئافرەتانەیە کە کێشیان توژە بێ و تووشی کێشە بن یەکسەر لایەنی دەرونی ئەخەنە پاڵیان لایەنی دەرونی ئەخەنە پاڵیان وەڵێن ئەمە حاڵەتی نەفسی هەبووە و بۆیە ئەو کاری کردووە بەس بەڕای من بەو ئەوە نییە ئەو ئینسانە ڕاستە هەموو کە ئینسانێک کە کێشەیەکی هەبوو لەوانەیە تۆزێک دەرونی ناجێگیر بێ بەس بەو شێوەیە ناگە بڵێەوە بۆیە خۆی کوژا بۆیە وای کرد لەبەرەوە حاڵەتی دەرونی بۆ هاتووە من داواکاریم وەکو ئافرەتێک بۆ کیسی ئافرەتان ئەوەیە دادگاکان ڕازگۆ بن لەگەڵ کێشەی ئافرەتان ئەگەر هەر کاتێک ژنێک دەستە باسە بەر ئەوەی کە کارێک ئەنجام بدە دیارە پاڵنەرێکی هەیە ئەو پاڵنەرەش ئەکی لە پشتەوە پیاوێکە یاخود ئەو پیاوە خۆی هۆکارێک بووە بۆ ئەوەی کە ئەم ئافرەتە بکوژێت یان هەر تاوانێکی تر جستەیی بێ یان دەرونی بێ بەرامبەر بەم پیاوە ئەنجامی بە چونکە کێشەی دەرونی لە کۆمەلگای ئێمەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەتا ئێستا ئێمە لە ڕووی پەروەردەییەوە هەم پەروەردەی خێزانی هەم لە خوێندنگاکانە منهەجێک نەبووە بە ناوی ئەوەی کە بابەتێکی دەرونی هەبێ بەڵام لەم ساڵانەی دواییە کێشەکانی دەرونی ڕۆژ بەڕۆژ زیاتری کردووە ئەمەش بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی هۆکارێک بووە و لە هەمان کاتە نەبوونی متمانە بە یەکتری هۆکارێک بووە کە زۆر جار پیاوانی ئێمە دوای حەز کەوتون ڕەنگە ئەمە نەڵم زۆرینە بەڵام بەشێک لە پیاوانی ئێمە هێندە دوای حەزەکانیان کەوتون هێندە ئێحتیمامیان نەیەوە بە ماڵی خۆیان یاخود بە منداڵی خۆیان بۆیە ئەمە وای کردو فەراغێک دروست دەبێت ئەم فەراغە ئەبێتە هۆی ئەوەی کە کێشەیەکی دەرونی دروست کرێت دکتۆری دەرونی دانراوە دکتۆری دەرونی دانراوە بۆ مەدانراوە کە ئافرەتێک تێک چوو بێ بچێتە لای نەخێر بۆ ئەوە دانراوە کە ئەم ئافرەتە پێویستی بەوە هەیە یان ئەم کوڕە پێویستی بەوە هەیە کە دەردە دڵێ لای بکا کە ئەویش دکتۆری دەرونیە یعنی ناکرێت ئێمە هەموو دکتۆرە دەرونیەکان بخەینە قاڵبی ئەوەی کە ژنێک تێک چووە بۆیە چۆتە لای یعنی بەمانای کەلیمە پێی بوترێ شێت شێت بوون ئەوە نییە کە ئافرەتێک ویستبێتی پارێزگاری لە مناڵەکانی بکات و ژیانی تێک نەچێت شێت بوون ئەوەیە کە دەستە تێچوو بێتە ئەوەی 4 کەس بسووتێنی نەوتی پیاکەی لە پێناو حەزێکی خۆتە ئەمە شێت بوونە ئەمە نەخۆشی دەرونیە من داوا ئەەکەم لە سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و لە ڕاگەیاندنکارەکان لە ڕاگەاندنەکان کە لە هەموو جۆرە کەیسێکی ژنانە لە هەموو جۆرە کەیسێکە لە کوردستانە ڕوئەیە پێویستەکە زۆر ورتر بن پێویست ئەکات هەمومان پشتی یەکتر بگرین گرنگ نییە سەر بە چی کەناڵێکی گرنگ نییە چی مۆرکی حیزبایەتێکت پێوەیە ئەوەی کە هەیە ئەوەیە کە کار بکەین بۆ مرۆڤ بوون نەک کار بکەین لە پێناو ئەوەی کە بڵین ئەمە کەیسەکە ژنە یاخود پیاوە بەڵکو لە پێناو ئەوەیە ئێمە کار بکەین بەردەوام بین لەگەڵ یەکترە ڕەئی دادوەرەوە هەیە و دادوەر ڕێکی فراوان هەیە و دەسەڵاتێکی فراوان هەیە لە یەکلایەکردنەوەی کەیسەکانە بۆیە بە بەردەوامی پێشینی یا پاشینی تێگەیشتنی کەسی دادوەرە و کەسی داواکاری گشتی کاریگەری گەورەی هەیە وەڵامی گەورەی هەیە لەسەر یەکلایەکردنەوەی دۆسیەکان ئەو کاتێک کە دادوەرێک یا داواکارێکی گشتی یا تەنانەت پارێزەرێکیش کە قەناعەتی تەواوی بۆ هەبێت کە ژن بەشێکە لە مڵکەکانی دیارە وە کائینێکی سەربەخۆنیە و خاوەنی بڕیاری سەربەخۆنیە یاخود ڕەئی هەبێت لە ناو باسنە تەقلیدیەکەیان لەسەر ڕۆڵ و بەشداری ژن لە کۆمەلگایە لەو حاڵەتەیە بە ئەکیدی بە شێوەیەکی سلبی تأثیر ئەکات لەسەر قەرارڕانیشی لە مەسەلەی کوشتن یاخود هەر مەسەلەیەکی تر پەیوەندیدان بە ژنەوە تەنانەت لە داواکانیدا کەسێکیشە ئەو کەسەی یەکەبەردەنی کەیسی ژنان بێت یا کەیسی هەر کەسێکی تر بێت ئەگەر ئەو کەسی کە تۆمەتبارە بەو داوایە وە سکاڵای دەتش بەرز کراوەتەوە ئەو کەسە کەسێکی باڵا دەست بێەوە کەسێکی نزیک بێت لە حیزبەکانەوە بە ئەکیدی دادگا بە ئاراستەی تاوانبار و بە ئاراستەی تۆمەتبارە ئەڕوا بە بەشەوەندی ئەو ئەڕوا بۆیە ئێمە ناتوانین ئاوا بە ڕێژەیەکی ناتوانین بۆ دیاری ناتوانین ڕێژەی بۆ دیاری بکەین بەڵام بە شێوەیەکی مجەڕەدی کاتێک تۆ ئەتوانی بڵێ ئەم کەیسانە وەکو خۆی بەڕێوە ئەچێت کە دادگا سەربەخۆ بێت لە هەرێمی کوردستانە هیچ کام لە دادگاکان سەربەخۆ نین بۆ زۆرینی دادوەرەکان سەرحیزبەکانن بۆیە هیچ کەیسێک بە یاسایی یا زۆربەی کەیسەکان بە یاسایی لەگەڵ
زەهنیەتی دادوەر کاریگەریەکی زۆر گەورەی هەیە و ڕاستەوخۆی هەیە لەسەر دەرچوونی حکومەکان لەبەر ئەوەی وەکو باسم کرد دادوەر دەسەڵاتێکی فراوانی هەیە لە دەرچوونی حکومە و تەنانەت لە نسبەی حکومەکەشە کە لە چەندەوە بۆ چەند ئەو مادەیە ڕێگەی پێداوە تاوانبارەکە سزا بدرێت بۆیان لە بینی هەڵبژاردننی نزمترین سزایە بۆ بەرزترین سزا زەهنیەتی دادوەرەکە دەور ئەبینێت و ئەمە کاریگەری زۆر کەورەی هەیە زۆرینەی دادوەرەکانیش وەکو زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و نخۆی هەرێمی کوردستان بیرۆگەی چوارچێوە تەقلیدەکەن لە بیرکردنەوەیە بە تایبەتی لە بەراورد ژنانە بۆیە زۆربەی جار لە بەرژەوەندی ژنان هاشکردەوە.